خراپی وەزعی ژنەی کرێکار بە پارێکی کەمەوە بەناوی موچە لە کۆمپانیا ئەهلیەکانە پارێکی کەمیانێنێ لە هەندێک حاڵەتە دەست ئیستیغلال لەکرێن لەبەرەوەی کە کارێکەکەن بە پارەیەکی زۆر ڕەمزی کەم کە ئێمە دژی ئەوەین بەڕاستی کاری لەسەرەکەین. ئەمە ڕۆژی جیانی ژنانەوە لێرە لە شەقامی مەولەوی ژنان بەڕێپێوانێک لە بەردەگی سەراوە ئەچن بەرەو باخی گشتی بۆ داواکردنی مافی ژنان ئەوەی لێرەیەکە ژمارەی زۆر لەو ژنانێکە لە بواری ڕێکخراوەکان و کار دەکەن لێرە ژمارەی زۆر لەوانی لێیە. دژ لە ستەم و پشت لە مردنە، دژ بە ستەم و پشت لە مردنە، ژن ژیان ئازادی، ژن ژیان دروشەکانیان دووبارە کەنەوە تا وەکو پامی خۆیان بگەین لەو ڕێگایەوە. ژیان ئازادی، باخە سڵاو لێ بێ پەیامتان چییە؟ پەیامەکانمان لە سەعات 2 ئێمە لە مەراسمی 8 مارسای بەجیا لەوەی کە ئێمە کۆمەڵێک بەرنامەی ترمان هەبووە لە ماوەی ڕابردووە بەس ئەمڕۆ بە 2 بڕیارنامەی تۆڕی 8 مارسەوە یەکێکیان لەسەر کوشتنی ژنان یەکێکیان لەسەر ژنەی کرێکار خراپی وەزعی ژنەی کرێکار بە پارێکی کەمەوە بەناوی موچە لە کۆمپانیا ئەهلیەکانە پارێکی کەمیانێنێ لە هەندێک حاڵەتە دەست ئیستیغلال لەکرێن لەبەرەوەی کە کارێکەکەن بە پارەیەکی زۆر ڕەمزی کەم کە ئێمە دژی ئەوەین بەڕاستی کاری لەسەرەکەین و چەند داواکاریەک و چەند خاڵێکمان خستێتە بەردەمی کۆمەلگا کە بەڕاستیە بێ بە هەمومان چاومان لەسەر ئەو جێگایانە بێت کە هێزی کاری ژنان زۆر بە پارەیەکی ڕەمزی دەفرۆشرێت و ئێمە لە بەرامبەر هەموو ئەو دەست درێژی ئیستیغلالانەیان کە بەرامبەر بە ژنانەکرێ باسمان لە مەسەلەی کوشتنی ژنانە 63 ژن لە ئامارەکەمانە ئەمڕۆ بڵاو کرایەوە کە بەڕاستیەوە ڕێژەیەکی زۆرە لە ماوەی ساڵێک و چەند مانگێکە چکە ئەم ئامارەی ڕێکخراوەکانە لە 25 نۆڤەمبەرە 53 ژن کوژرا بوو ئێستا بۆ بە 63 ژن هەنی لە 25 نۆڤەمبەرە ئێمە ژمارەی یا ئاماری 53 ژنمان بڵاو کردوێتەوە لە 25 نۆڤەمبەرەوە تاکو ئەمڕۆ دەژنی تر هاتەتە سەرەوە ئامارەی کە ئێمە لە ڕاگەیاندنەکانە بڵاویەکەینەوە یەکێک لە بڕیاردامەکەی ئێمە سەبارەت بەوە بوو. بەهارخان تایبەت بەوەی کە چەک کچێکمان بینی بە جلێکی سپی خوێناویەوە بە شەقای مەولەویە ڕۆیشت ئەمە چی بوو؟ ئەمە کچانێکی گەنجن تیپی بڵێن تیپێکی شانۆی شامارانیان هەبوو پەیوەندیان بە ئێمەوە کرد ئێمەش بە خۆشحاڵیەوە وتیان بەشداریەکەین لە مەراسیمەکەیە. ئەوە دژی کوشتنە ئەو بینینەیە کە خەڵک نایبینێ ئەمە کوشتانە نابێنرێ بەڕاستی.